کوێخە تۆ چەند سەعاتە منێ بان کردو هەر ئاخ و ئۆفتە بزانم ئەمر کە با من بۆ جێبەجێکم نوعمان خەریکە ئەو دڵەمە تەقی قوربانە بم کوێخە تەقی تۆ نەتەقی چکە ئێستا دڵمە تەقی من ئەزانی چیم بۆکەی ئەمرکە چۆرە سەر ئیشە کۆنەکە ئیشە کۆنەکەم ئاخر کام ئیشەیان پیاوە بۆ بکوژم نه پیاوم بۆ مەکوشە ئەی قەلوقازێ بۆ بدزم نه هەدوو خەلوقازی چی خەلوقازی لە ئاوایان نێژ هەموو دزی وەڵڵاهی یەک خەل بدزی لە مۆلا هەردوو قاش دەشکێنم باشە چی بکەم ئەزانی چیم بۆکەی چۆرەوە سەر ئیشە کۆنەکەی زووت راپۆرتەکانم بۆ بنووسە دەستێک هەیە لە ئاواییە ئێوێ لێم باو لە چۆ خاتنی بخە بزانە ئەو ناموافەقە کێیە کێ ڕقی لێمە چۆ بنج و بناوانی جوان بۆ بتاقیکەرەوە بۆ خوای کوێ خاوی شە بەکەرشی من نادەزانین بۆ چکە کەس ناوێت لە قسە بکە بەخوا هەمووی زیڕەی کردو بەکەرشی من نایەوە نوعمان تۆ سیارە هەیە کوێخا سیارەی چی کەرە دێزێکم هەیە کە باری لێنێم لەو شاخەیە شەقەی شیر ڕێگاتەم دیدێکە هەر حیاشی بردوو جا بگرم ئەو ئیشەم بۆ جێبەجێکە یەک پڕادۆم داناوە لە گەراجەکە ئەیکەم بە هەدیە آخر بەچ دیتەوە ئای قابلە درۆ لەگەڵا بکەم کوێخا تەقی وا بزانە راپۆرتەکە لە گیرفان تایە و پرادۆگەر من لە ژێرە هین یاڕبی تۆ بە لە ژێرمایە یاڵا بزانم چیم بۆکەی یاڵا بڕۆ خواحافیز وەرە ئەو لە چۆ ڕووی ئەتە خۆڵی دەخوارد لێەوە لە خۆشی پرادۆکە خەری بخۆم هەڵە بڕۆ لێرە بڕۆ دەخواحافیز دێ بزانم چیم بۆکەی جەمیلە وەرگی ئەڵی بەرمیلە جەمیلە چۆنی ها نەعمان چییە دڵێ خۆشە مشدم پێیە مشتەی چی گەراجەکە چیتیایە کەرە بۆرە ڕێک بەرەڵای کە با بڕوە لە شوێنی ئەو یەک پرادۆ هێنمەوە ئاخر مۆدێل باوەڕ بەمە ناکەم وەڵایی کوێخا وعدی یاومەتیە کیۆخە یعنی گەڕای تۆ سەری شەکەی خۆ دەیتت چی بکەم نانەکە لەوەیە ئەیدانیشم بەدیار کەرە بۆرەوە پیاوەکە واز لە ملشکاننی خەڵک بێنە ئەیدانیشم بەدیارەوە کەرە بۆرەی خۆمانەوە ها هەتی لە کەریشە شانسم نەبووە سەوتی ئەمەنە ناخۆش یەک گەڕێکی هیچ ئاج کردووە حەقە نەبێ بەسەرمەوە تەواو وتم پرادۆ یعنی پرادۆ تۆ بڵێ شانسەکەمان بێنێ پسمە پێشی پرادۆ تۆ نەعیمێردە ئاوا ناسی من خۆم اختصاصم راپۆرت نووسینە تەقریر بە کوردیەکەی جۆ بگرە پێش هەموو شتێکی کەرەکە بەرەڵاکەی با بڕوە با ئاژادێ بابا لە شەقەی باڵ و بڕوە ئیزعاجی کردوین من ژەچم بەناو ئاواییە ئەگەڕێم بزانم کێ زەمی کوێخاکە کێ بە نیازی شتێکێتی تیغی کێ ئینقلابی بەسەراکە بۆ یەکەم بە راپۆرتێک و ڕێگەیم بە کوێخاو ڕێک لەو سەرۆ پرادۆکەی مە شوێنی کەرەکە دەواتم هاتم بڕڵێ دەبڕۆ بەڕڵایکە دەبڕۆ پرادۆ ئەی چەندە خۆشە ناز ماسوودۆ ئەوە بێریە ئەمانە داغ لە دڵن ئەمانە ڕقیان لە کوێخایە باری کوردی کەم و بەش کوشتێکی لێ هەڵکڕێنم بێری چۆنی بەخێر بێکاک نامان تۆ چۆنی وەڵاهی باشم ئەها چونکە ماندوو دیاری بۆی ئاوا تۆزە نەختێک نەوعێکی جواب مەیتەوە اینجا وایە ئیشە و ماندووە بیت و بێتاقەتە بیقەی چێکە بابا ماندووی ئاخ تۆیسە تۆ خەریکی ئام فەلاحێتیەی معقولە کوێخا تۆویشە نەیاتێ و دوو لەسەر سێ بێ بە کوێخا وەڵامە جێ قبولکردن نییە قەی چێکە وەڵا کوێخا قابیلێتی بابا چی قابێتی من دەڵێم تۆ نابێت کوێخا حەقی تۆ ئەخوا بۆ قبوڵی نەکەم ئەو وەقی خۆیەتی من کوێخام خۆشەوە حەز دەکەم ئیشی بۆ بکەم یعنی تۆ لە هەموو شتەکانی کوێخا رازیت ئەی لەو پیاوە بەخوا شومە دەسەکەم خۆش بێت چاکم گەوجانی هیچم نەیا بەدەستەوە بێ پێش کاکە بێ پێش ئی بۆ نێمە پێش بە بەخۆم ماری کوبران نیم کاکە چ لە من دەوێ مێ پێش چاوەکەم ئەرێ بابە تۆ پێشتر ئیشی حیواناتە نەکرد با کوێخە ئالیک زیاکار لەسەر ئێوە ناچار واز لەو ئیشە بێنی خەتای کوێخایە نا شێخوای زعیبینیە کاکە وەڵڵی ئالی چێوەندە باش دەدا کاکە و مەحمەلەی نییە هینای تێرە خزمەتی ئەو منتیقەیە دەکا ناوی شێخوای بە خراپەی دێنی ها
ێ باشە ئێستا ئیشێکم پێ ئەمێ قسە لەگەڵا بکەم نێ قوربانم یەک دەفە نەڕێ ئەوە نێ قوربانم ڕاوەستە بێ قەزابی چ دەوێت توخوامە ئیشە تۆیکەی ڕەنی خەڵوزەکە و گرت و ڕەشدا گەڕاویت ئەوجە چییە کاسبیە چ خەیرێ باران گوڕم کابرا گۆتەری وەرگەرە چ خەیرەیە دوایە من ئەگەر ئیشی ڕژووی نەکەم ئەدێ ئەو خەڵکە بە سەزمانە ئەو خەڵکە فەقیرە بەچەکە بابوو تکەی بخوا ها ئاخر گوناح نییە تۆ خەڵوز دروستکەیت و چۆخا گۆشتی پێ برژێنێت یاڕبی عافەتی بی یاڕبی نوۆشی جانبی گۆشتی پێ بگری یەک قسە پێ بڵێم ئەوەندە چێقام خۆش دەوێ بمداتە بەر شاپان بەخۆ بە بابەوە ئەو جاوشەی بورتع دەنوم بەڕخت یەک دەکا والله بە معلوماتی کوێخایی و خەڵوزەکەی بەس بە کەڵک نایێت صعبەت دەکا ئەلو ئەوە هاتم کاکە هاتم ئەبۆ شەرەفم سەلام ناوێت قسە بکات سووری ژەزان بڕقیان لێتی بەڵام قسە ناکەن قسەی بکەم بە ئاوە بڕۆم زامی هیچ کە نابێت حەمە عەلیە بە قوربان دەم ئێستەیەم بۆلاتی با سەوتەکە ڕیکۆرد بکەم حەمە عەلی ئەوە تۆی لێ بێشە بۆ سەبەب لە داخی دووخۆم دەخچێنم ئەها چاول لێیە چۆخە ئەمەنە غەدی لێکردی بۆیە خۆ دەخەیچێنی لە پێناو چێخای لە پێناو ئەو گوندەی خزمەتی ئەو گوندەی دەکەم بابە تۆ بابایەکی فەقیری خۆبەخشی سێدانە ساڵە بە بەلاژ ئیشەکەیت یەکای ببنیە وەزم لەو پەڕی خۆشیدا بێ پێشە داخی دووخۆم دەخچێنم حەمە عەلی باشە هێم دوو قساکەین لێ بێشە خۆم لەفەوترم بابە خۆن نەفەوتینی لێ بێش باشە ئەڕۆم وەڵی هەمووشتان درۆکە وەڵی کوێخە حەقی هەمووتانی خواردووە ئەڵم شانسی منە کەس قسە ناکە بەخوا برا ئەم دێ خێری تیان نەماوە هەر هەمووشیان درۆکە مەڵام کەس دایە لە قسەکە شانسی خۆمە ئەم دێ بەجێ بێڵم باشە چم گەڕم بە دوای دیکێ ئەو پرادۆ شەباحە هەرە بێ بۆ من بێت ئەمە عەلی عەمرن نەمێنە باشە عەمری خۆت نەمێنێ کاکە باشی سەرچاوم باشی برام تاو ئەوە ئێمە بیت وڵا لە خزمەتام سەرچاوم فەرمو سەرکەوە ئەوە ئێرە ئەشیای لێ بشە دواوە سەرکەوە جێ نابێتەوە یەخۆ بزنم پێ نییە بە قوربە یەکورە جێت نابێتەوە ڕەحمەت لە باوکت دەبڕۆ دواوە سەرکەوە باشە باش اینجا سەلام و عەلەیکوم عەلەیکوم السەلام یاخوا بەخێر بێ سەلام بیاخوا کە هیلاک و بێتاقەتم خوایە گیان ئەمە قسەیە ئێمە هەموو بێتاقەتین بە جددی یعنی هەموو سەرمانیەشێت کورە برام بێتاقەتی من هین ئەوە نییە کاکە هیلاکین ئێمە هەموو ئاوایەکە هەمووی هیلاکە کورە برام هیلاکەتی من هیلاکەتی دەست ژن و ماڵ و مناڵە کاکە ئەوە تۆراوە لە ماڵ باوکێتی مشکلەمان هەیە ناسازێت چ زانە ئەیدە چاوە لێ ئەوە فەقیری ئەوە نەبوون ئەژینە بیستوە لە کاسەی پڕ ئاشتی ماڵە کورە برام مەسەلە کاسە و ئاشتی و ئەوانە نییە کاکە گیان من برایەکم فەنگ لە دەستی دەست و زەلامێکی کوشت هەچی ئاڵتون و سەرۆت و سامانمانێ فرۆشمان کرد بانە سوڵح بۆی و ئیتر لەبەر ئەوە لێم عەجزە و مشکلەمان هەیە و ئەم پڕۆ بەخێرا ئێدە تەواو منیش وا ئەڵم چاوەکەم مادەم براکە و خەڵکی کوردۆ تەقەی کردووە ئەوە نەبووە ئەگەر هەبووە تەعین بۆی هەڵبەتە ئەوەی ناکرد کورە کاکە جان حەقی بەوە چێ برام برای من ئەڵێم تفەنگ لە دەستی دەرچووە من ئەو هاوکاری برای خۆم کردووە ئەویش پێی قبول نییە لەبەر ئەوە تۆرە ئەو مشکلمانەیە و مێشکم مرتاح نییە هیلاکم وەرە بابە هەمووی خەتای شوێخایە ئەگەر بە عەدالەتی ئەم ئاوای ببردا بەڕێوە خەت ئاوا تووشی مۆشاکیل نابووین برامەوە چ علاقی بە کۆخاوە هەیە مۆزوع کۆخە حەقی چێ بەسەر ئەمەوە بەرەوەڵا هەرچی هەیە خەتای شوێخایە کورە کاکە گیان کۆخە حەقی چێ بەسەرەوە مەسەلەوە کاکە جان کۆخە پیاوە باشە چ مشکلمان هەیە لەگەڵی یعنی تۆ لە شوێخا ڕازیت چی ئەی بۆ عیبی چییە کۆخە پیاوێکی باشە هەمومانی ڕازی ئەرەتە قسەی بکە ئەرەتە شتێک بڵێ بە شوێخە ئەرەتە شتێک بڵێ بەشەر تۆرە خوارەوە تۆرە خوارەوە یەڵا دابەزم وەڵا دەبڕدەی یەڵا یەڵا دەی دەبڕدەی سەلامێکیان لە پێی شوێخا شتێک ناڵێ یەڵا دەی لاتە وەرە دەرچۆ دەی دەبڕدەی
نەعمان هاتیتەوە چیت کرد؟ هیچم نەکرد تەلەفۆنە یەک دەقا کوێخایە بەو ئەلەو کوێخا گیان باشیت؟ راپۆرتەکان هەمووی حازرن بەڵێ 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 ئێوارە بۆ تێنم و تۆش پرادۆکە حازرکە دەیخوال لەگە قوربان سەر برادۆکە حەزرە؟ ژنەکە پرادۆی چی وشتی چی ناوەڵا هیچ نەبوو ئەچوومە لای هەر زەلامەتیەکی نێوێرا قسە بکە سوور ئەمزانی ڕقی لە کوێخە شانسی من قسەی ناکرد ناوەڵا هیچم بۆ نەکرد ئێستا چی بکەیت؟ وەڵاهی نازان خۆ کەرە بۆ لە بەرڵا نەکردووە ئای تۆ نەوە بەرڵایکە ئەرێژنەکە تۆ بۆ لە خۆ تۆ بەرڵایەکەی ئەزانین چۆن وەڵای من شتێکم هاتوو بە خەیاڵە بە جددی نازانم بەڵام کە پێم وتی نەبقیژێنن نە هاوارکە و نەبشتوەرێ ئەزانی چۆن ئەبێ راپۆر لەسەر چێ بنووسین لەسەر چییە؟ تۆ راپۆر لەسەر کە سوکاری خۆت و منش لەسەر کە سوکاری خۆ منووسم ئەییا ڕۆ من چۆشتی واکەم نایکەی کە قیروسیا وەڵا تۆ ژیای تۆ هەر بۆ باش لەگەڵ کەرە بۆ نابرێتە سەر نایکەم و نایکەم وەرە دەمایکە ئەڵێ بدە تۆ باشە دەی باشە منەیکەم باشن ئەمە قسەیە ئەمە قسەی عاقڵانەیە جۆگرە تۆ ئەچیتەوە ماڵی باوکە راپۆر لەسەر خوشکە لەسەر براو لەسەر دایکە لەسەر باوکە لەسەر ئامۆزاکانە خاڵۆزاکانە کامەیان قسە بەچۆ خاوت بیکە بە راپۆرتێک و تەجیلیکە ئەوان نییە موبایلەکەی لێ نزیکەرەوە بیخەرە سەر ڕیکۆرد و بیخەرە گیرفانتەوە کەس نازانێت منیش لە ناو کە سوکاری خۆمە عینەشت لەگەڵ براکان و خوشکەکان بزانم چیە زەمی کوێخاکە بۆ یەکەم بە راپۆرت و ئەیەمن تەواو ئەمەم پێ باشە اینجا جۆ بگرێت کە چوویتە ژوورەوە یەکەم شت چیەکەی باسی کوێخاکەی موبایلەکە دەرێنە ئەوە بە ڕیکۆردی و بیخەرە ژێر و ئاوادانەکە کەس بۆستە راپۆرتەکەی من 6 دانێ هی تۆ 5 دانێ پۆزم بەسەرا لێمەیە ئەوە نیە ڕەحمانی برام لە ژورێسی بۆ دەکەم بە 6 یعنی تعادل ئەی ئەخوا بەخێر بی ڕەحمانی برام باشی نەعمان جان شکور باشیش وەڵاهی باشم حاڵ و حواڵی تۆ بەخوا من باش نیم ناشکوری نەبی ئەوە شەکرەمە زەختمە دڵمە ئەوە ڕەبووەمە هەر مردوو ئی باش ڕەحمانی برام ئەوە گول خەستخانەی تیای بۆ ناچی خەستەخانەی بە ساقی چاوم بۆ خەستەخانە دەرمانی تایە ئۆکسجینی تایە ئەوە تا حتا ئۆکسجینەکەشم هینی تیا نەماوە شیکی تیا نەماوە باشە ڕەحمانی برام کە دەرمانی تیانێ بڵی سەبەبەکە چێ بێت سەبەبەکەی هەمووی ئەم کۆخانە مبارەکە ئەم ئاوایی تێگاو ئەو خەڵکە تا ئایرێ هاتۆ بێزار بۆ بێزار ئاخی کوێخا یعنی چۆنی کوێخا وەڵی خراپە مەگەر چواری وەکو تۆ مەتحی بکە و تەقری لە خەڵک بنووسی عیبە کوڕی باوکم واز بێنە واز لەم کۆخانە مبارەکە بێنە شێتی کردین دەوانێ وەڵاهی ئەزانی چۆن ڕەحمانی برام بەخوا من دووسێ شەو نەخەوت و بە نازانم باش تۆ بڵێرەوە سەبەبەکە بێ بنە بێ بڕۆ ڕەحمانی برام دەباش ئێم لەگەڵ تا بۆ خەستەخانە خەستەخانەی چی لە داخی کۆخای نامبارەک بۆ خەستەخانەش ناتم ڕەحمان ئەوە چی بوو کاگە ڕەحمان تخوا نعمان تۆ بەشەری تخوا تۆ ئینسانی ڕاپۆل لەسەر برای خۆ بنووسیت لەبەر خاتی سیارەیەک ئەو تا براکەوە بەر چاوتەوە لە ئۆکسجینەکەی دەمی نەماوە ئەی ویژدانم خوا ئەی زەمیرم خوا آخر معقولة والله برا هل هم كذا شو خاشم بالله رازك چی نعم عشان بالله الرحمن برام رازك شو خا بس بشرنية بس إنسانية أو تاخذني أبهم أوايم مجيوا يعني بدت من بيتيك أو يخيد هذا معقولة لخسخانك يا بابيش الربو النبي بو براكم أو زيارتي هذه هل هم خداي شو خايا الشرم بشرف وناموسم بس إنسانية وشو خايا يا برادوكا